دیارە ئێمە لە سنووری ڕواندز قەزای ڕواندز بۆ ماوەی 3 ساڵە ئێمە بێبەش کراوین لە تەوجێهکردنی نەوتی عراق و ئەوانە کە دێ ئەو بڕەنەوتەی بۆ هاوڵاتیان دێ دیارە لە سنووری ئێمە خەلیفان چۆمان سۆران هەمویان شمولەکەن بەڵام لە شاری ڕواندز لە قەزای ڕواندز بەڕاستی کەم تەرخەمیەکی زۆر هەیە عنی خەڵکەکە بەڕاستی بێئومێد کرایە ئەو خەڵکی ئێمە بێبەشەکرێ نازانم هۆکارەکەی چییە عنی هیوادارین داوا لە بەرپرسەکانەکەین خاستن لەو شارەی لەو قەزای بە دوواداچوونێکی جددی بکەن بۆ ئەوەی ئەو خەڵکانش سوودمەند بدن لە وەرگرتنی نەوتی عراقی کە بۆ ناوتە ساردەکان دەهەیە بە تایبەت بۆ ئەو سوار قەزای سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نازانم بۆ ڕەواندز 3 ساڵە لێی مەحرومە ڕەواندز و سۆران ینی بەڵام ڕەواندز جیاوازی هەیە لەگە سۆران ڕەواندز زۆر ساردە ڕەواندز لە خەلیفان ساردترە ڕەواندز لەگە وەکو مێرگە سۆر و چۆمان ساردە گوندەکانی ساردن بەڵام نازانم بۆ نازانم بە ڕەواندز نادرێ بە گوندەکانی نادرێ ئەو جیاکاریە نازانم چییە مەبەسییان لەو جیاکاریە بەنسبەت ئەو نەفتەی کە لە بەغدای ڕادێس ئەوە 3 ساڵە یعنی بەعام لۆ هەرێمی کوردستان دێ بە ناوی ئەوەی لۆ ناوچە شاخاویەکان بە تایبەتی بەڵام ئەمە 3 سارە وەرن نەگرتیە لە ڕوانزێ لانی پەیوەندیداریشن ئاگادار کردی تۆ نەبایان دێ نەباران کەس لێ بەخەم ناوی کەس خۆ لێ بەخەم ناکە طبعاً لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران قەزای سیدەکان وەریگرت قەزای مێرگە سۆر وەریگرت قەزای چۆمان وەریگرت بە 3 ساڵە نزانم نادرێتە ڕوانزێ نزانم چ حیکمەتێک دەگۆیدا جیاکاری زۆرە بەڵێ بەداخەوە جیاکارێکی زۆرەکرێت لە سنووری ئیدارەی سۆران بە تایبەتی ڕواندز ئەوە سێمی ساڵە ئەمە ئەو سەتڵتەی کە دووەم جار تەوزیع ئەکرێ نەیاندایتە ڕەواندز شارێکە بە حکمی زوگرافیاکە شوێنێکی سارد و بەرزە ساڵانە هەر ئایلێک ئەگەر یعنی اقتصادیش تەواو کا 5 میلیۆن نەوتی ئەوێ لەو سنوورەی بەڵام بەداخەوە لێرە زیاتر یەک زیات تەوزیع نەکرایە شارێکە بێ ئیش و کەسابەتە